بەڵێ خەڵکەیە بەداخەوە لە هەموو طب یەکشتیان وەرگرتووە لە هەموو علمی طب ئەوە فێربوون وەڵای ئێمە باوکو باپیرمان لە مەیمونەوە هاتوون وەڵای ئێمە ڕەچەڵەکمان هەر هەموو علمی طبی لە باتی ئەوەی کە بۆستێ لە شوێنێکە بڵێ سبحانەکە ما خەلەقتە هذا باطیلا خوایە ئەم وردەکاریی لاشەی ئەم ئینسانت هەروە بەگاڵتە دروست نەکردووە وەڵای ئێمە کە عەمەلیاتەکەین ئەگەینە سەر یەک گلان پێوترێ پاراثایرۆید گلان پێوترێ پارا ڕژێنی کالیسیۆمە کە کەمی کرد کالیسیۆم لە لەشا کەمەکە تووشی یەک بەڵاو دەر تووشی ئەو نەخۆشیە ئەەکەی مەگەر خوا بۆ خۆی بزانێ لە هەموو عەمەلیاتێکیشی خوددەیە لە سایەک بۆ لە سا دوویان تووشە بن حتا لە ئەمریکا هەموو جارێ بە دکتۆرەکان ئەڵێم پارە بە پارە ناکڕێت دوایی ڕەنگەکەی ئاڵتوونێکی لێڵە بەڵام بە هەرچی ئاڵتوونی دنیای ناکڕێ سبحان الله ئەم لاشەیە چەند بە وردی چەند بە جوانی خەڵق بووە خوای گەورە چۆن لەم بەر و لەوبەر بە هاوشێوەی یەکتری بە هاوتەریبی یەکتری ئەمەی دروست کردووە دکتۆری عاقڵ ئەوەیە دکتۆری ژیرەوەیە کە هەموو جارێ بۆستێ لە ئاستی ئەمانەیە و چاوێدا خاوسەرێ بەرزکاتەوە بڵێ خوایە ئەمەت بەگاڵتە دروست نەکردووە وەفی ئەنفوسیکم ئەفەلا تۆبصیرون